بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە چەند ڕۆژی داهاتوودا هەڵبژاردننی خوری شەشەمی ئەنجومەن نوێرانی عێراق دەست پێ دەکات لە بەرنامی ئەمڕۆ سەرلەسەر گرنگی بەشداری هاوڵاتیان دەکەین لەم هەڵبژاردنە بۆ گرنگە خەڵک بەشداری بکات و لە پەرلەمانی عێراق پێویستمان بە چ جۆرە حیزب و نوێرەرانێکە کە هاوڵاتی هەڵیان بژێرێت و ئەوانی کە بایکۆت دەکەن ئایا بایکۆت سوودی هەیە یاخود زیان چی بکرێ بەوەی کە گۆڕانکاری دروست بکرێ و ئەو گوتا شەرەقسە و گوتارەتوندەی پارتیوێکیتی لەم کاتەدا بۆچییە و بۆچی فشاریش دروست دەکرێت لەسەر فەرمانبەران و هاوڵاتیان بۆی کە تەلەفۆنیان بۆ دەکرێت کارتی دەنگدانیان لێ وەردەگیرێت ئایا هیچ کاریگەریەکی دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری پێشووتری کوردستان قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سوپاسی خۆشحاڵ بووین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین چەند ڕۆژێکی تر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خوری شەشەم دەبێت. بۆ گرینگە هاوڵاتیان بەشداریان هەبێت لەم هەڵبژاردنە. بەڕێز هەڵبژاردن وەکو ماف وەکو ئەرک دەیبینی دەتوانێت لەو ڕێەوە گۆڕانکاری بکرێ ئەگەر کەمیش بێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. وڵا کاک حەکیم من بەنزیکەی 2 مانگە چ لە دیمانە تەلەڤیزۆنیەکان چ لە واڵ و فەیسبووکەکەی خۆم چ ڕۆژانە لانیکەم 6 سەردانی ماڵان دەکەم و لەگەڵ ئەو چین و توێژانە کاتێک مەسەن ئەمڕۆ 4 پرسەم کردووە هەمیشە لەگەڵ خەڵکدا جەخت لەواکەمەوە کە بەشداری بکەن و زۆر هانیان نەدەم. وەلای من بەشداریکردن و مشارەکە بژاردە تەندروستەکەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە ئەوانی ترمان هەندێک تاقی کردوێتەوە، ینی بایکۆت دەرکەوت ئەمان بە بایکۆت ڕاناچڵەکەن وەک دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن موبارەک و عەلی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد و حوسنی موبارەک بە لە سەتا جاری وهەیە 4 10 12 دەنگدەران هەر بوونەتە دەسەڵات و پیانوا بوو هەر شەرعێتیان هەیە و هەر خۆیان سەپاندووە. لەبەرەوە سڵەوە ناکەنەوە ئەگەر بۆ نمونە خەڵک بڕوا ئەم بایکۆتە تەحویل نەبێ بۆ گوشارێکی ڕاستەقینە بڵێ بەخۆیان نابچنەوانێ. بایکۆت تاقی کرایەوەکە بژاردێکی ناتەندروستە و بایکۆت بە تایبەتی من حەزەکەمە و سەرنجە بڵێم لە ڕێژ باسمان کردوەکەوە زۆر ناشرینە بۆ ئەو پەرلەمانتارانەی کە لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان و عێراقا پەرلەمانتار بوون یان نزیکەکان یان کاندید بوون بە گەرمی بانگەشەیان کردووە، ئێستاش زۆرێکی تر داوای بایکۆتەکەن. ینی ئەمە بوو ئەوان 2 جار لە ڕاستیە، چونکە خۆت لە ڕێی سنووقی هەڵبژاردنەوە بوو بیبی بە پەرلەمانتار ئێستا پرسیار خەیتە سەر ئەو پرۆسەیە و ئەو بژاردەیە. ئەوەکانی تریش لە ڕاستیەکە کە حەکیم کودەتا و ڕاپەڕین و شۆڕش ئەم سێ بژاردێش بەڕاستی بۆ خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بژاردەی خراپن و ئێمە نابێ بیری لێ بکەینەوەی ئەوەی کە جەنابەت وتی هەڵبژاردن و پەرلەمان نە هەموو شتێک ئەگۆڕێ نە ئەوەشە بڵێ هیچی پێ ناکرێ، لە بینی هیچ و هەمووە هەندێک شتی پێ ئەکرێ کە ئێمە بەلامانەوە گرنگە لە ڕاستی، ینی بڵێ هەموو شت دەگۆڕێت نەخێر. ئەم واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانیش بە جۆرێکە گۆڕانکاری پشوو درێژی ئەوێت و سەبری ئەوێت، بڵێ هیچی پێ ناکرێ ئەوەش ناتەندروستە. بە تایبەتی ئەمە بۆ دەبێت لە ڕاستیەکە من خۆم لەم ماوەی 2 مانگە جەخت لەواکەمەوە کە خەڵک دەنگدا بۆ دەبێت خەڵک بەشداری بکە لەبەر ئەوەی کە یەکەم ئەمە لە هەرێمی کوردستانە وەکو ئەرچی لێ هاتووە، ئەوەی لە زانستی سیاسیا لە نێوان ماف و ئەرکات جەدەلێکی دوور و درێژەیە بۆ تا ئەرک بۆ هەرێمی کوردستان، چونکە 2 حیزبی دەسەڵاتدار زۆر بێباکن. ئەوە تا لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنە بۆ نمونە سوتەمەنی گرانەکە نرخی سوتەمەنی لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنە بە خەڵکی ڕەوا نابینن کە موچێکی مانگی ئەیلولی بدەنێ کە ئێمەوە پێمان ناوەتە مانجی ئەنزەوانێ، هەنی بێباکن ڕۆژ بە ڕۆژ بێباکترە بن. بۆیە وا باشە خەڵک بەشداری بکە بۆ ئەوەی کە دەسەڵات قەدری بزانێ. بە تایبەتی لە بەغدا گرنگە ئێمە لە دەرەوەی پارتی وێچێتی لانی کەم 15 بۆ 20 کورسی پەرلەمانمان هەبێ هیلایەنەکانی ئۆپۆسیۆن زۆر گرنگە. بۆ یعنی یەکەم ئێمە تەجروبەیەکمان هەبوو هی کۆمەڵێک پەرلەمانتار پیانەوت هاوپەیمانەتی هیوە، تەجروبەیەکی زۆر مهم بوو. پارتی حسابی بۆکردن، یەکێتی حسابی بۆکردن، هێزە شیعیەکان هێزە سونیەکان دەچون لەگەڵ ئەم هاوپەیمانی هیوایە
دادەنیشتن. دووەم بۆ ئەوەی کە ئێمە بزانین لەو بەغایە چیە گوزەرێت، چونکە ئەگەر زۆربەی کورسیەکان بۆ حیزبەکانی دەسەڵاتە بڕۆن لا سامەحەڵڵا، ئەمە هەموویە چێتە ژوورە داخراوەکان و سەفەقات و ئەوە ئەبێ کە ئەیبینی لە ڕاستیە. بەڵام لەوێ دەنجی جودا هەبێت لە پارتی و یەکێتی لە قازانجی خەڵکە، لە قازانجی دیموکراسیە، لە قازانجی شەفافیەتە و پاڵپشتێکی بۆ هەرێمی کوردستان. و ئەوەی کە جەنابەت باست کرد لە ڕاستیە، بەغدا زۆر گرنگە لە عاسیمە و پایتەختە، گرنگە لەوێ ڕۆڵی هەبێت، جم و جۆڵ هەبێەوە تا ڕادەیەک ئەتوانین بڵین پەرلەمانەکەی عێراق لە چاو پەرلەمانی هەرێمی کوردستانە زیندووترە. ئەوان یاسای بودجێ ئیقرارەکەن، ئێمە 10 ساڵ یاسای بودجەمان نەبووە لە هەرێمی کوردستان. ئەوان چەندین سەرۆکۆمار و ڕێیس وزەرا گۆڕا، ئێمە لە هەرێمە تەواو هەر یەک بنەماڵە لەوەتی هەیە، هەر سەرۆک وەزیران و هەر یەک بنەماڵە، ینی کۆمەڵێک بنەماڵە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتیان بەدەستە، ینی گۆڕانکارێک لەوێ وەزیر مساعلە کراوە، وەزیر چەندین وەزیرمان بینی، ئێمە وەزیری داراییمان بینی، وەزیری بەرگریمان بینی، وەزیری بەرگری لە گەرمەی شەڕ تۆ بێی مساعلەیەکیت و سەحوی سیقەی لێ بکەیت، کەواتە لەوێ جم و جۆڵێک هەیە و عاسیمەیە و پایتەختە و ئەتوانی ئاگات لە هێزە نێودەوڵەتیەکان بێەوە، لە بڕیاری نێودەوڵەتی بێ. بۆیە نادنی خەڵکی بە ئەزمون، خەڵکی بەتوانە، خەڵکی کاریگەر، خەڵکانێک کە لە ئیمتیحانەکانی جنس و پارە و پۆستا دەرچوون، خەڵکانێک کە ئاگیان لە بەڵێنەکانیان هەیە، ئاگیان لە جەماوەر هەیە، خەڵکیان بیر ناچێتەوانێ، خەڵکانێک کە لە خەڵک دابڕاو نین لە نوێژی مزگەوت، لەسەر قەبران، لە جەژن، لە بۆنەکان، لە خۆشی و ناخۆشی لەگەڵ خەڵکانێک کە بە فیعلیە بێ زمانی عەرەبی بزانن. چونکە چۆن تۆ زمانی عەرەبی بەرز کەسێکی زۆر کوردانەی بەڵاماندێکێنەڵە بەس بە عەرەبی قسە دەکەن، تۆ بەرە زۆر داکەوکی لە کورد و کوردستان و ئەوانت کردووە، کەس ناتوانانی مزایدت بەسەردا بکە. ئەی ئەو دەڵێسییانیان دەکەن ئەوە کوردایەتی نابێ عەرەبی بزانێ، کوردایەتی جیایە لەوەی کە لەوێ ئەبێ زمان زانبی. من علم لغة قوم أمن مكرهم. خۆ پەرلەمانتاری هەرەوە نییە، ئەگەر تۆ ینی بەڵێ زمانی کوردی زمانیشە ڕسمیە، نەک زمانی دووەم، زمانی یەکەمە بە پێی دەستور، ینی بەڵام هەرەوە نییە من بچمە ناو هۆڵی پەرلەمان لەسەر پارچە کاغەزێک مداخەلەکەی خۆم بخێنمەوە لە 2-3 دقەیە. ئەمە بەشی کاری پەرلەمانتاری بە دووداچوونە، لە ناو لیژنەکانە حزورت ئەبێ هەبێت، مناقەشەی بڕیار و یاساکان لە ناو لیژنەکان نەکرێ، مناقەشەی کێشەکانی خەڵک لە ناو لیژنەکان نەکرێ، تەنانەت محاسبەی وەزیر و بانگێشکردنی وەزیر لە ناو لیژنەکان نەکرێ. ئەی بە دووداچوونی کێشەی هاوڵاتیان لە سەفارەتەکان، لە دەرەوەی وڵات، لە نوێنەرایەتیەکان، لە ناو وەزارەتەکان، تۆ هاوڵاتی کێشەی هەیە و دەهێنێتە لای تۆی پەرلەمانتار، تۆ لە زمانی عەرەبی نەزانی چۆن ئەڕۆیتە دائیرەیەک فەرمانگەیەک وەزارەتێک چۆن تێی ئەگەێنی، چۆن بە دواداچوونەکەی بۆ ئەو کێشەیە. لەبەرەوە زمانی عەرەبی کە بیزانی ئەساسیە، بەڵام من هیوادارم نوێنەرانی کورد، یعنی ئەو 4 ساڵە هەر بەجلی کوردیشەوە لە پەرلەمانی بەقابن، هیوادارم ئەوەی کە دانانی تەرجمان بۆ جەلسەکانی پەرلەمان دابنێن، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تۆ پێویستیت بە زمانی عەرەبی نەبێت. زمانی عەرەبیش زمانێکی ڕسمی وڵاتەکەیە، لەبەرەوە ئەمە مزایدە تۆ نابێت لەو ڕێگەیەوە بیکەی. کوردایەتی بەو شتانە نافرۆشتێتەوانێت لە ڕاستیە کە من بڕۆم لێ هەر بە کوردی و 4 ساڵە قسە بکەم، بڕۆ بە کوردیش قسە بکە و بە عەرەبیش قسە بکە، بەڵام شێلگیر بە، بەڵام پێداگر بە لەسەر ئێستیحقاق و مافەکانی خەڵکی کوردستان. گرنگەوەی ئێمە خەڵکی بە ئەزمون بنێرین، خەڵکی خەڵکێک لە تاقیکردنەوە. بەڕێز ئەزمونێکی گەورەی کاری پەرلەمانی تەیە، شتێک پێویستە بۆ پەرلەمانتار و نوێنەر، چونکە خەڵکێکە لە ناو دانیشتنی پەرلەمان زۆر قسە دەکات، لە دانیشتنی ڕاستە و خۆی پەرلەمانەوە، بەڵام ئەی لە لیژنەکان، ئەی لە بەدارچوون بۆ کێشی هاوڵاتیان، ئەزمموی زۆر بینیوە لەوانە لە پەرلەمانی کوردستان. بەڕێز کاک حەکیمیانی، پەرلەمانتار 4 وەزیفەی سەرەکی هەیە. خەڵک بەداخەوە خەڵکی ئێمە وەزیفەی پەرلەمانتاری تەنها کورد کردوتەوە لە قسەکردن لە ناو پەرلەمان. ئەوە بەشێکی قسەکردنە بۆ لە ناو پەرلەمان لە کاتی سیاغەی بڕیار و قانونەکان، لە کاتی بانگێشکردنی وەزیرەکان. گرنگە قسەی پەرلەمان، بەڵام هەمووشت نییە. ئێمە پەرلەمانتارمان هەبووە لە کوردستان لە قسەکردنا یەکەم بوو لە ناو هۆڵی پەرلەمان، بەڵام لە لیژنەکان سفر بوو، بەڵام لە سەردانە مەیدانیەکان
سفر بووە نەخێر نەک هەر ئامادە نەبوو کاری پەرلەمانتاری ئەلویا کورتەکردەوە کەوایە زانی هەر قسەکردنە باش قسەکردن یەک شتێکە لە شتەکان بەڵام کاری ترەوەیە کە جەنابەت فەرموو دەبێت لە لیژنەکان لەویش پرۆژه یاساکان دارانی لیژنەکانەوە سەر دەرەهێنێ لە لیژنەکانەوە یەکەم تونێڵی قانون و یاساکان بە لیژنەیە تێپەڕێ لیژنەی معنی ئەنجا دواتر دێتە ناو هۆڵی پەرلەمان بۆ مناقەشە و دەنگدان بەشێکی تری کاری پەرلەمانتار کۆنتاکە لەگەڵ خەڵک دەبێت بەردەوام لەگەڵ چین و توێژەکانی خەڵک لە تەماسا نابێت تەلەفۆنی دابخە نابێت ڕقەمەکەەوە بگۆڕی نابێت ینی خۆت لە خەڵک ونکەی خۆت لەگەڵ خەڵک بشاری توانێ بە پێچەوانەوە لە ڕاستی ئەمە هەم خەڵک کە وەک داواکاری هەیە دووەم خەڵکی پسپۆر بەیانی پرۆژە یاسایەک دێ لەسەر کارەبە جەنابەت معنی نی بەکارەبە بەڵام زۆر تەبیعیە ینی کە بڕۆی لە کۆمەڵی خەڵکی پسپۆر شارەزا بپرسی لە بواری کارەبایە تەنانەت یاساکەشیان بۆ بنێری بڵێ کاکە چی تێ لەو قسانە ئێمە وامان کردووە لە پەرلەمانی کوردستان وەکو تەلەبەی شەشی ئامادەی سەعیمان کرد وەکو تەلەبەی 12 بۆ یاساکان بۆ بڕیارەکان چکە مەسئولیەتە چکە ئەمانەتە يعني تو چۆن يعني پەرلەمانتارمانە بۆ لەو دقەیە بە پەلە ڕۆزی حتا لە تەنیشمانەوە دانیشتون تواز زەحمەت دەبێت چی بڵم باش ئادی شتێکم ینی بەڵە بۆی کە قسە بکە دوو دقە بڵێن ها قسەی کردووە لە ڕاستیە ئەسڵەن جاری وایە شتێک یعنی پەرلەمانتاری وا هەبووە قسە نەکەی باشترە جاری وایە چکە قسەکە هیچ جێیەکی نەگرتووە قسەکەی لەسەری کەوتووە مثلا پەرلەمانتار هەبوو توێتی سەرۆکی پەرلەمان 3 ڕەگەز هەیە لە کوردستانە 2 ڕەگەز نییە ئێمە تۆ بانگەشەی کردو بۆ ڕەگەز بازی لەسەر خۆشی و حیزبەکەشی کەوتووە لە ڕاستیە لەبەرەوە گرنگ ئەوەیە کە پەرلەمانتار کۆنتاکی هەبێ لەگەڵ خەڵکە ئەنجا سەردانی مەدانی و جوەگراوەکان بۆ کێشە و داواکاریەکانی خەڵک سەردانی وەزارەتەکانیش بکات یعنی چووکە بۆ پەرلەمانتار حەسانی هەیە بە ئاسانی ئەڕوا لەبەر چی لەبەر یەک خاڵی سادە خەڵک لە هەرێمی کوردستان و لە عێراقشە بە ئاسانی دەنگی ناگاتە لای قایم قامێک بەڕێوەبەرێکی گشتی وەچیل وەزیرێک دائیرەیەک بەداخەوە ینی ئەم بیرۆکراتیەت و ئەم شتانە وای لێ هاتووەکە بەڵام پەرلەمانتارەکە توانێت خۆی بەناو هەموو دائیرەیەکە بکە حەسان هەیە فەرمانگەی هەیە یعنی کێشەی ینی چاودێریکردن یعنی چی کە وەزیفەی دووەمی پەرلەمانە چاودێریکردن چاودێریکردن بەشێکی بریتە لەو سکاڵا و کێشانی هاوڵاتیان کە ئیگەێنن بە تۆی پەرلەمانتار کە تویان کردووە بە نوێنەری خۆیان بۆیە ئەبێ پەرلەمانتار لە خەڵکەوە نزیک بێ لەگەڵ خەڵکەوە تێکەڵاو بێ وەزیفەیەکی تری پەرلەمان بریتە لەوەی کە خۆ ئامادەکردن بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان ئیتر ئەو کۆبوونەوانی کە ئەکری ئەبێ بە ئەمانەتەوە بڕاتە ناو کۆبوونەوەکانەوە باش خۆی بۆ حازر کرد بێ بەشێکی پەرلەمانتاران بەداخەوە لە غیاباتیان زۆرە لە کۆبوونەوەکانی پەرلەمان لە کۆبوونەوەکانی لیژنەکان یان کە ئەڕۆن هیچ ینی هەز ناکەن وەکو مەسئولیەتێک بڕۆنە ناو پەرلەمان کابێ قسەیەکیان پێبێ ئەبێ لەوێ ینی ئیلمامیان هەبێ بەو قانون یاسانی کە دوو ڕۆژی کە لێوە دەرەچێت لە ڕۆژی جاری وایە پەرلەمانتار کە ئاگای لێ نەبووە لەو کۆبوونەوەیە دەنگدانەکەی پێچەوانی مداخەلەکەی خۆی بووە یان پێچەوانی خواستی خۆی و حیزبەکەی خۆی بووە چونکە بیری چۆتەوانێ کە دەنگی یاوە بە پرۆژە یاسایەک پێچەوانەی خواستی خۆی بووە ئەمانەمان ئێمە بینیوە لە پەرلەمانی کوردستان ئەنجا وەزیفەی چوارەمی پەرلەمانی کوردستان پەرلەمانتار بریتە لەوەی کە لەگەڵ وەسائلی ئیعلام و ڕاگەیاندنە کۆنتاکی هەبێ پەیوەندی هەبێ زانیاری بگەێنێ بە زانیاری دروست بگەێنێ زانیاری نا بۆ تەنها بۆی کە دەرکەوێ و ئیتر شاشە داگیرکە يعني چونکە ئەوەش يعني قاعدەیەک تۆ ڕاگەاندنکاری ئەڵێ عندما يتحول البرلماني إلى إعلامي فهنا ستكون الكارثة ئەڵێ ئەگە پەرلەمانتار بوو بە ڕاگەاندنکار کارەسا دروست دەبێت گرنگە ڕاگەاندن بەس ئەو کەسەویشی خۆی هەر کەسێکی خۆیەتی بەڵام بەشێکی شەکەی ئەوەیە کە ئەم بۆ ڕای گشتی بەشێکی ئێستا پەرلەمانتەرن خەریکی بۆ نمونە لای فەیسبوک و کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەوە بەشێکە بەڵام نابێت هەموو ئەم کاری پەرلەمانی نا هەموو شت نییە ئەوە بەشێکە قسەکردن لە ناو پەرلەمان بەشێکی ترە جەوهەری کاری پەرلەمانی بریتە لە لیژنە چونکە ئەم لیژنە سەردانی مەیدانیەکە ئەم لیژنە قسە لەسەر یاسا و بڕیارەکانەکە ئەم لیژنە عادەتەن سکاڵەکان یەتە لای یعنی ئەو سکاڵانی کە هاوڵاتیانی کوردستان لە ڕێگەی نووسنگەکانی پەرلەمانەوە یاخود لە ڕێگەی هاوڵاتیانەوە گاتە سەرۆکایەتی پەرلەمان ڕێک تەحویلەکە بۆ لیژنەی تایبەتمەند ئەمانە مەلەفات دێتە ناو ئەو لەو لیژنانەوە ئەبێ و کێشە و سکاڵانی خەڵک بە ئەمانەتەوە تۆ بە دوواداچوونی بۆ بکەیت باشە ماوسە بە پرسێک لەسەر بایکۆت بکەوی کە بەڕێز وتت بایکۆت ڕەنگە تاقیکرابێت تۆم دەسەڵاتە گوێری نەگرێنگە لە وڵاتی تر هەڵوێستی بایکۆ شتێکی دیکە بێ ئێستا بەپێی ئەوە ئەگەر لە سەدادەی خەڵکیش بڕوە
بۆن لە سلێمانی هەژدە کورسیە خەڵکار پڕی دەکاتەوە ئەنی ئەوە نییە کە ئەگ لە 150 ڕوا شەرعێت نەمێنێ بڵێمە بۆ هەڵبژاردن شتێکی وانە نە یاسایەکمان هەیە بڵێ ئەمە بێ ڕێگەن نە کۆمەڵگەی نێودەوڵەت تیژ بڵێ ڕێیەکی بڵێ پێشتر لە سەڵات چ وەڵژانی 2020 پەرلەمانی عێراق ڕێژەی بەشداری لە هەموو عێراق لە سەڵات لە 160 نەبووە نەچووە لە هەرێمی کوردستانی ژوایە لە ڕاستیانی لە یەکێک لە ئەندامانی کۆمیسیۆنی هەڵبژاردن باسی هەولێر و دووهۆکە کە مەسەلەن سەیرێکی لە 800 و ئەوەنە هزار دەنگدەن لە پارێزگای دووهۆک پارتی 300,000 دەنجیەناوە یعنی ئەو زۆرینەیتر نەچووە لە ڕاستی ئەگە بەهاتایە ئەو 300,000 کەسی تری خەڵک بڕواایە لەبەرەوە دەنگی تر دروستە بوو و هێزی تر دروستە بوو کێشەکە ئەلەو بەشە ناڕازی خەڵکایە ئەم بەشە ناڕازیە نیگەرانی لە دەسەڵات طبعاً زۆربەی زۆری نیگەرانیەکە لە دەسەڵاتە بەشێکیش لە هێزەکانی ئۆپۆزسیۆنە ئەو نیگەرانی کە هەیەی لە جیاتیەوەی تەحویلی کات بۆ کردار لە جاتی ئەم نیگەرانیە بڕوا لە ڕۆژی هەڵبژاردن لەسەر سندوقی دەنگدان عقوبە و سزا لەو دەسەڵاتە ئەچێت کەنارەگرێت لە ماڵەکەی خۆیان و بایکۆتەکە لە ڕۆژی هەڵبژاردنە و ئێستا بۆ زانیاری جەنابەت دوو هێزەکەی دەسەڵات هەموو تەرکیزیان لەسەرەوەی کە خەڵک نەڕوە خەڵکی ناڕازی نەڕوە چکە بۆ ئەوان دەنگدەرێکی سابتیان هەیە کە هێزی سەربازی ئەوە تا ئەو هەموو گوشارە هەیە لە سەریان تێگەی ئەوە لەو لاوە بۆ نمونە ئەوانی کە خانە نشینی خۆیانن تەلەفۆنیان بۆکەن بڕواکە من میوانێکم هەبوو لە سعاتێکە چوار تەلەفۆنی بۆ هات ئەوە ئەڕۆیت نا ئەو بنکەیە ئەوە دایکت دەبەی ئەوە باوکت دەبەی چوار تەلەفۆنی لە چوار جیهەتی ینی حکومی و حیزبیەوە بۆ کرا لە ڕاستیە ینی ئەوە حقیقەتێکە لە ڕاستیە نیفشاری زۆر لەسەر بۆ چونکە دەنگ دەرە سابتەکەی ئەوان هەرە نێرن کوردواتنی بە خۆشی بێ وەترشی بێ ینی هەرچۆنێ بە هەرەی نێرە بەڵام خەڵکە ناڕزێکە کە ناڕوا ئەوە بێتە هۆی ئەوەی کە دەنگەکانی ئەوان سەقفەکەی بەرز بێتەوە زۆرینەی کوسەکە بۆ بانکشە دەڵێن ئێستا بۆ گەنج و شت بەکرێ دەگرن بە 10,000 بە 25,000 ئەوە هیچ دەنگکڕین و ئەوانەش پێیا بۆ لە ڕاستیانی دەبێ مامۆستا بەڕێز دەزمون تێسە من کەسێک تەلەفۆن کا بڵێ من دەزانی لەکان بنکەی خۆڕاستە ڕەنگە بزانی دەنگ دەر لەکان بکەی بەس دەزانێت دەنگی بە کێدا و فشارانە هاوڵاتی موچەخۆری زاگەر موچەخۆری پارتیویکیتی بێ لاانگری بێ چۆن مامەڵی لەڵدا بکە ینی تەلەفۆنی بۆ دەکەن دەڵێن تۆ کارتە دووەرگرتۆتەوە یان چی وەکو دەزانی کێ دەنگ بە کێدا حەکیمەوە هەمووی بۆ ترس و لەرزە بۆ ترس و بیمە ئێمە وەکو خۆت فەرمووت 6 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان کردووە ڕاست ئەوە 6 عێراقی 12 ئەنجومەنی پارێزگارمان شارەوانەکانمان کردووە ئەنجا لە چینی گەنج و قوتابیانە چەند هەڵبژاردننی ڕێکخراوەکان کراوە هی سندیکاکان کراوە دەنگ دەری بەڕێز هاوڵاتی بەڕێز ئەمە درۆیەکی گەورەیە کە ئەڵێ ئەزانین دەنگت بچێتاوە شتی وانە لە ڕاستە لە هیچ هەڵبژاردنێکە لە 92 هەتاوەکو ئێستا لە 2005ەوە هەتاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەک دەنگەکەی ناناسێتوانێت تۆ دەنگت بچێداوە بچێت نەداوە لە ڕاستیە شتی وانە لە ڕاستیە بەس ئەمە تەنها گوشارێکی دەرونیە لەسەر هاوڵاتی زەختێکە دروستیەکەن لە ڕاستیە بۆ ئەوەی کە بیترسێنن و ئەم گوشارە دەرونیانە تا ڕادەیە کاریگەری بووە بۆ ئەوانەی کە بێ ئیرادن بۆ ئەوانەی کە ئەترسن بەڵام زۆربەی ئەوانەی تر لە ڕاستیەکە خاوەنی قسەی خۆیانن و خاوەنی ئیرادەی خۆیانن ئەم گوشارش لە ڕاستیە کاریگەری نیە لەسەران بەڵام ئەوانە بێ پەنای بۆ بەرن چونکە ئەو پەڕی نیشانەی ئیفلاسی مایە پوچی و من لە چەند پۆستی شانوسیم تۆ بڕوات بە مێژوت نەبێ بەڕابردوت نەبێ بەم هەموو ئیمکانیاتە نەبێ بێ پەنابەری بۆی بە زەخت خەڵک بنێری و بە هەڕەشە و گوڕەشە و چاوسورکردنەوە خەڵک بنێری بەڕێز شتێکی نووسی باسیوت کرد بوو دەبنە پەندی زەمانە بەدڵنیایەوە کاتێ پارتیویکێتی ئەگەر چیان نەبێ ئەگەر پارە و چەک و زۆریان نەبێ کاکە تۆ وەرە پێشەوە وەک حیزبێکی سیاسیت مێژوت هەیە ڕابردوت هەیە خەباتت هەیە سەرکردت هەیە شەهیدت هەیە بەمانە بەرنامەی هەڵبژاردنت هەیە وەرە کاندیدی بەهێز هەڵبژێرە کاندیدی خۆشەویست هەڵبژێرە کاندیدێک کە لە گەندەڵیەوە نەگەڵا بێ ئەمە ممارەسە دیموکراسیەکەیە بۆ هەموو هێزە سیاسیەکان بەوانی دەسەڵاتیشەوە بەڵام پەنابردن بۆ ڕێگەی نادیموکراتی ئەوە دروستەکە کە ئێستا هات ئەو ناومێدی ئەو ڕەشببینی ئەو بێزاری کە خەڵکی کوردستان دێەوە ئەو نەسوم ئەناشیرنی هەرێمی کوردستان کە ینی کە تۆ لە بەرچاوی دۆست و دوژمن و ناوخۆی ئەمە لە بەرچاوی بەغا عیبدار بووین کاکە بەغا ئەڵێ کاکەوە تۆ
ساڵێکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانت کردو هێشتا حکوومەتەکەت تشکیل نەکردو پێک نێنەوە هێشتا پەرلەمان کۆ نەبووەوە لیژنەکانی خۆی هەڵبژێرێ ئێمە لە بەرچاوی بەغدا لە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی تۆ ئیدعای دیموکراتیەتەکەی تۆ پشتیوانی هاوپەیمانان و وڵاتانی دیموکراسی هاتوویتە سەر حکوم بەڵام معقولە تۆ یەک بە یەک پایەکانی دیموکراسی داڕمێنی لە پێناوی یەک شتێکە ئەویش من بمێنمەوە لە دەسەڵاتەکە بە هەر وەسیلەیەک بێ ئەمە ئێمە مانەیە حیزبەکانی دەسەڵاتیش پارتی و یەکێکیش حیزبی ئاسایی بن حیزبی ئاسایی وەکو حیزبی ئاسایی نەبێ بەڵێ هێزی چەکداری نەبێ و یعنی وەکو هەر حیزبەکانی تری ئۆپۆسیۆن خیتابیان هەبێ کاندیدیان هەبێ بەرنامەی هەڵبژاردنیان هەبێ باسی بەرنامەی خۆ بکە ئەسڵەن من بەرنامەی خۆم باسەکەم بۆ هێرش بکەمە سەر تۆ بۆ پەنابێ بۆ ڕێگەی نادیموکراتی تۆ ئەم لە کاتێک ینی ئیمکانیەتەکان زۆر متەکافی ئەیانی کاک حەچیم لە ڕاستە زۆر تۆ ئەو هەموو ئیمکانیات و ڕێخستن و جەماوەر و جونگانت هەیە ینی ئەبێ ئەوان بۆیان دەرکەوێت ئەم وەسائلانە خزمەتیان ناکات تەنانەت جاری پێش و بینی جەنابەت ینی لە ناو دەنگدانی هێزی تایبەتە بەشێکی زۆری پوچەڵەکان لە ناو دەنگدانی هێزی تایبەتە بوو چونکەوە زۆرەکرێت لەو کارمەندانەکە کە دەنگ باو لە ساڵحی حیزبی دەسەڵات لەبەرەوە لێ بگەڕێ خواست و ئیرادەی هاوڵاتی بە ئازاد بێ لە ڕاستە لە کۆتایی دوایی هەمومان نەبینەوە بە کورد کاکە من لە بەرنامەیەکە باسم کرد کاک سۆران عومەر یعنی چیان پێکرد لە پەرلەمانی کوردستان وان یە قوربان خۆت ڕێگەی دەرگا و حەسانە لێسنەوە و دەرکردن لە پەرلەمان و کەچی دوایی کاک سۆران یەک دەنگ بوو لە ئەنجومەنی نەنەرانی عێراق لوتکەی دەسەڵاتی پارتی چوو لەگەڵی دانیشت دەنگێکیش گرینگە چونکە دەنگێ گرنگە بۆ بەغا دوو ڕۆژی ترم هێزانە مەسەن ئینشاڵڵا ئۆپۆسیۆن بە هەموو هێزەکانیەوە و 15 بۆ 20 کورسی هێنا بە هەموو هێزەکانی ئۆپۆسیۆن بە تایبەتی من مەبەسمە کۆمەڵ و یەگرت و دەنگی باش بێن ئەو دوو هێزە ینی ئەمان ناگە 15-20 کورسی بێت دوای یەنەوە بەردەمت مفاوەزاتن لەگەڵاکەن حسابت بووەکەن ئەویش لە قازانجی خەڵکە با خەڵکەمە تاقیب کاتەوە با هێزەکانی دەرەوە کاکە هێزەکانی دەروی پارتیوێکێتی ئەگەر خوا نەخواستە درۆمان لەگەڵ بکەن بەڵێنەکانیان نەبەنە سەر گۆڕین و لابردنیان زۆر ئاسانە کاک 3 ساڵیکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نەکرێت بەڕە عقوبەی بەو هێزە و خەڵق ینی ئەوانی لەبەر چاو ئەوان وەکو یەکێتی پارتی نین بنجیاندا کوتابێ و ڕەجیاندا کوتابێ و هێزی سەربازی و چار سوورکردنەوە و دەستگای هەواڵگیری و چیانچانەبێ ئەمان بە دەنگدانیان خەید ئەیان بینە پێشەوە بە دەنگدانی ژیان هێنینە دواوە و ئەمان لەگەڵ ئۆپۆسیۆنە تاقی کردوێتەوە خەڵک لە ڕاستیە بەڵام هێزەکانی ئۆپۆسیۆن بەڕاستی شایانی ئەوەن کە خەڵک متمانی خۆی پێیان بدات لە پێناوی خۆیان خەڵک بۆی یەکێتی و پارتی بێمنەتر نەبن بۆی حساب بۆ خەڵک کرد ئەگەر ئۆپۆسیۆنێکی بەقوت هەبێ ڕقیب بێ لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی کورسی باشی هەبێ ڕقیب بێ بەسەر ئەوانەوە لە بەغداش و لە هەرێمی کوردستانی ژەمێکێتە قازانجی خەڵکەوە کاحەج باشە ئەو شەرقسەی نیوان پارتی ویکێتی چۆن دەبینی بافت تاڵبانی قسە دەکا مەسرور بارزانانی وەڵامی دەداتەوە پێ دوای هەر بۆ بانگشەی هەڵبژاردنە دوای هەڵبژاردن هەر بەیەکەوە کۆ دەبنەوە چکە پێشتیش لە هەڵبژاردننی پەرلەمانمان بینی پەرلەمانی کوردستان بانگەشە وڵا کۆ بوونەوە کا حەجیم یەکەم من لە ماوەی کە هەڵمەتی هەڵبژاردنە لە ماوەی ئەم مانگەیە زۆر گوێ لە خیتابەکانە گرم هی هەموو سەرکردەکان یعنی جارێت پارتی وێچێتی لیان تێکچۆ لە گوتار و خیتابی سەرکردەکانیانە ئەزانی وازانن هەڵبژاردن بۆ کوردستانە نەک بۆ عێراق تۆ گوێ لەمانە بوو یعنی ئەبێ باسی بەغا بکەن بۆ منە خەڵکی کوردستان مادەی 140 لە 150 خاچی کوردستان ئێستا لە دەرەوەی ئیدارەی هەرێمە بزانە پرۆژەیەکیان هەیە بۆ مادەی 140 زیاتر باسی کوردستان دەکەن و هەر باسی هەرێمە دەشکانەوەکە لەسەر هەرێمە بەڵێ وەڵام من ئەوەم کردو ڕێگەڵی پێچی ناهێنیەکی گەڵێ توانێت ناتوانێت گەڵە جادەم کردوێکی گەڵە ئەوەم کردووە ئەوڵێ ئازادی لای سنووری تۆوای ژەڵە ئازادی لە سنووری تۆوایە کە هەردووچیان ڕاستە هەردووچێنشیان ڕاستە بەڵام تۆ ینی بۆ بەغات و مانگەشی هەڵبژاردنەکەی وەرە باسی ئیستحقاقاتی هەرێم کە لە بودجە باسی ئیستحقاقاتی هەرێم کە لە منزومەی سەربازی و دیفاعی کە کورد چەند پاشەکشەی کردووە لە ناو سوپای عێراقا لە سەدایەک بوو لە سەدا دوو باسی زۆر کەم بۆتەوانە وەرە باسی سەروەری عێراقکە کاکە عێراق سەروەری نەماوە ئێران خۆی پیاکە تورکیا خۆی پیاکە بەشێکشی لەسەر سابی خەڵکی کوردستان و خاکەکەشێتی بڵێ بن عێراقەکەمەوە بە ئەبێ بێتەوە بە دەوڵەتێکی خاوەن سیادە
باسی هەرێم کە بڵێ کاکە هەرێم ژینگەیەکی جوانی هەیە لە ڕووی گەشت و گوزاری و کوشت و کاڵ و ڕێژەی بارانبارین. حکوومەتی عێراقی ئادەی ئەبێ زەختکەین ئێمە بەرنامەمان ئەوەیە کە بۆ نمونە لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە ئەوەندە سەد دروستکەین لە هەرێمی کوردستانە. ئەمەی ئەوەیە کە تۆ بیکەی زەوی کوشت و کاڵەکانی هەرێمی کوردستان هەروە بە هەدەر نەڕوە. يعني ئەمانە ینی یەکەم خیتابەکەیان هەستەکەم لیان تێکسۆ لە ڕاستیە ئەوەی خەریکی ئێرن بۆ بەغا هیچ بەرنمەیەکیان نیە بەخا بەس بۆ گەرمکردنەوەی لایەنگرانی دوم شت ئەوەیە ئەندام و لایەنگرانی خۆیان بەو خیتابە گەرمەکەنەوە لە ڕاستیە کە ئیستیهلاکێکی مەحەلیە کە شتێکی کاتیە گەرمکردنەوەیەکی کاتیە لە ڕاستیە. يعني من پێم وانی ینی بەس لەگەڵ لەسەر بەشێکی ئەندام و لایەنگرانی خۆیان لەوانێ کاریگەری بەجێ بەڵێ ئەینا ئەوانی کە ئەگەر ئەیان بینین ئێمە چونکەوەکانی دەسەڵاتی ژویان لە یەکگرین و خزممان هەیە و دۆستمان هەیە و برادەرمان هەیە و دراوسێمان هەیە و کە چەند بێزارن کە چەند وەڕزن ڕاستە نانی ئەوان بەتە لە دەرکاویەکەی دەسەڵاتەوە گیرساوەتەوە بەڵام ممارەسەی ئەوان و هەڵسوکەوتی ئەوانیش دەبینن لە 35 ساڵی ڕابردووە کە چەند سەرچاوی هەڵبژاردنیش بەیەکەوە دابنیشتنەوە حکومەت پێک دێنم یەک دڵی پێکی نایەنە قوربان هەر دانیشتنەوە بەیەکەوە چکە مەسالیحەکانیان بەیەکەوە چکە هەر یەکە زۆنێکی ئیدارەدانیان هەیە. یعنی ئەمە مشکلی پارتیەکێکی ئەلەمە لە 35 ساڵی ڕابردووە یان شەڕی ناوخۆ یان دوو ئیدارەی یان ئیتفاقی استراتیجی یاخود ئەوە تا ینی نەبەیەکەوە هەڵەکەن نەبێت لە دووریەکیشە هەڵەکەن ینی زۆر کێشێکی گەورەیە لە ڕاستیانی ینی تۆ وەرە لەبەرەوە لە دوای هەڵبژاردن خۆی مناڵین ئەم دوانە سەنگەر لە یەکتر بگرن و وەکو نەوەتەکان هەشتاکان بێن شەڕی ناوخۆ بکەنەوانێ. بەڵام لانی یەکەم بۆ نمونە حسابی ڕێی خۆیان بکەن حسابی قسەکانی خۆیان بکەن لانی یەکەم ینی بێنە پێشەوە لە ڕاستیا لەسەر ئەوەی کە ئەو وعد و بەڵێنانی کە ئەیدەن بە خەڵک بچێتە چوارچێوەی خزمەتی گشتیەوە بچێتە چوارچەوەی چاکەی گشتیەوانێ. بەڵام تۆ بۆ ئیستیهلاکێکی مەحەلی دەنگدەرەکەی خۆت چاواشە ئەەکەیت و بۆی کە دەنگی پێ بە دوای هەڵبژاردن ڕاستە و خۆ دەی 100% لەو وعد و بەڵێنانی کە داوتە پەشیمانە بیاوانێ ئەمە چەنی بەچەنە ڕاستێ. ئێمە پێمان وابوو کە ئەو دوو هێزەی دەسەڵات عیبرەتیان لە ڕابردوو وەرگرتووە مەسئولانە مامەڵە ئەکەن لەگەڵ حەدەس و ڕووداوەکانە بەڵام بەداخەوە نەک عیبرەتیان وەرگرتووە بەڵکو بێباچیەکەیان بەردەوامە و ئەم وەزعی ڕاهینە ئەگەر ئەوان بیانەوێت لە ڕاستیە درێژەی پێدەن کە ئەمە هوشیاری خەڵکەتوانێ ئەمە ڕابگرێ. باشە وەکو پرۆژێ سندێک پرۆژە دەبینین پرۆژێک کەم دەکرێتەوە ئێستا جادەیەک لە کۆیە کراوەتەوە 12 کیلۆمەترێکە شەڕیان لە سەرەوەیکەی بەڵێ ئێستا من پێشتر ڕاوژم لەگەڵ ئەندازیارە کردی و ڕەنگە هەموو ڕێگاوبانەکانی کوردستان پێویستی بە 10 ملیارد دلار بێ بۆ بکرێن بە دوو سایت بەڵام نەوت لە ماوەی بڵێن دوای ڕاگرتنی بەبۆری تا ئەوی تەسلیمی سۆمۆکراوە بە 8 ملیارد دلار بەس نەوت فرۆشراوی چی دیار نیە ینی بڕەپارێکی کەم ڕەنگە 2 ملیارد 10 ملیارێک سەرفکەن بۆ ڕێگاوبانەکە 10 ملیارد دیناریش نەک دلار بۆ ئەوەندە موزایری بەسەرەکەن بە خەڵکی دەفرۆشنەوە کە پارەی خەڵکیشەوەیە. ینی کا حەجیم تۆ من خۆم پرسیارم کردووە لە ڕاستی ئەنی لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی کە وڵاتی دیموکراسی شتیوانیە حیزبی دەسەڵات بێ داهاتی خەڵک پارەی حکوومەت بە جەماوەر بفرۆشێتەوانێ شتیوانیە لە ڕاستی بڵێ من ئەمە 33 ساڵ ئەمە شتیوانیە حکوومەت ئەرچی سەرشانێتی کە ئەوە بکە ینی میلات و ئۆپۆسیۆن لەکوێیە لە حکوومەتە پرسێتەوانێ کە تۆ ئەرچی خۆت جێبەجێ ناکەی لەبەرەوە یەکەم ئەمە داهاتی خەڵکە ئەگەر تۆ بۆ خەڵکی سەرف نەکەی بەڕاستی جێی پرسیارە وەگەوەی باوچێک ملیۆنە دیناری لە باخەڵا بێ 25,000 بە منەتیش بەسەر ماڵ و مناڵەکە بکە بڵێتە ها ئەوانی بۆ ئەوە هێنمنانم بۆ کڕیم 25,000 بۆ نای تۆ ملیۆن هەروای دەبینەوە کۆی باوکی کۆنگرێ ڕۆژنامانی کە بڵێ ئەمڕۆ 100,000 خەرج ماڵەوە ئەو علاگەیەک میوەم هێناتە بۆ ماڵەوە ڕێک وایە لە ڕاستە من وایە بینم بەڕاستی چکە معنای نییە تۆ داهاتی خەڵکە لەکوێوەتان هێناوە داهاتی و میلەتەیە داهاتی ناوخۆیە لە یەک بەیەکی هاوڵاتی وەرەگیرە کاتێکە تەحویلی سیارەکەیەکە کاتێ زەریبەی خانووەکەیەدا کاتێ ڕسومان دەدا لە ناو فەرمانگەکانی دەوڵەت و حکوومەت و میریا کاتێک کە تۆ داهاتی خاڵە سنووریەکان کۆکەیتوانێت داهاتی خەڵکە ینی جادە و ڕێگاوبان و ئەم پرۆژانە ینی شتێکی زۆر کەمترین وەزیفەیە ینی غاندێڵێ ینی ئەم سێشتە ئەمن و ئاسایش و خۆراک ئاسایش و خۆراک و ئەو سێشتیانی
وەزیفە هەرێ سەرەتایەکانی حکوومەتەکە ئاو دابینکا بۆ خەڵک، خۆراک دابینکا بۆ خەڵک، ئەمنیەت دابینکا بۆ خەڵک. تۆ حکوومەتی کوێگەر ئەم سێشتە دابین نەکەی. ئادەی ئەمان معجزەیەکیان خوڵقانووە، ینی ئێمە تاوەکو ئاوا بێن بانگەشەی بۆ بکەن. کامەیە ئەم شتە مهمە؟ ینی هەموو کۆمپانیاکانی ئەمریکا و بەریتانیا و ڕۆزنەفت و تورکیا و ئێران و وڵاتانی دراوسێ بەهرەمەند ببن لە خاچێرەمی کوردستان. تازە تۆ 12 کیلۆمەتر بە خەڵک بفرۆشیەوە، تازە تۆ خەڵکی هەولێر پرۆژەیەکی بڵێ ئاوم بۆ دابین کردووی. ئاو بڕۆ لە وڵاتان ئەمانە قەزیە نەماون کاک حەکیمجان، ئاو جادە و ڕێگاوبان و خەڵک لەسەر شەفافیەت قسە ئەکا. خەڵک ئەڵێ ئەمەد لەکوێ بوو، ئەم ئۆتۆمبیلە لەکوێ بوو، ئەم شوقێل لەکوێ بوو. ملیارەها دۆلار ئەو بنەماڵە دەستڕۆیشتوانە بەکارێنن بخۆیان. باسی ئەوە ناکەن، بەڵام جادەیەک کە بەشێکی ئەو جادانش خۆتەزانی و بەرهێنەرەکانی کوردستان تیایە ئەندەرپاس و جادە و ڕێگاوبانە ناکەنەوانێ. زەویانە دەنێت لە مقابلی ئەوەی کە بێن هەندێک لە جادەکان قیرتاوکەن یان هەندێک لە جادەکان چاکەن. لەبەرەوە 20 میلیارد دلاری موچەخۆرانیان خواردووە، 20 میلیارد دلار خواردووە. ینی هەر ئەو ڕقمانی کە هەر لەم بەرنامانی جەناب لە پێشووترا مەسەلەن کاک ئەحمەدی حاجی ڕەشید، کاک مەحموود ڕەزا، ئەمانەکە شارەزان لە ئاووریا، هەر ئەمانەیانی کە حسابیان کردو 120 میلیارد بەرەوشور لە بەغا وەرگیراوە لە ماوەی 10 ساڵە، 10 ساڵ 2004 بۆ 2004 120 میلیاری تریلیۆن بوو، زیاتر لە 100 تریلیۆن 100 تریلیۆن بەڵێ میلیارد بەڵێ. لەبەرەوە ینی تۆ ینی بنیەی تحتی هەرێمی کوردستان بە ڕێگاوبان و جادەکانی شێوە، بەکارگە و مەعامیلەکانی شێوە، هی ئەوە نییە کە ئەم هەموو داهات ئەم هەموو بودجەی کە لە بەغا وەرگرتووە و ئەم هەموو داهاتی کە لە ناو خۆشدا هەبووە. لەبەرەوە حیزبی سیاسی لە هەموو دنیاە پشت بە دوو شتە بەستێ، پشت بە بەرنامەی هەڵبژاردنەکەی بەستێ، ئەڵێ من 4 ساڵی داهات و هاوڵاتی کوردستان ئەم شتانەتان بۆکە، پشت بە کاندیدەکانی شێ بەستێ. وەکو بەڵێنەکانی هەڵبژاردن سەیری کارنامەی سوودانیم کرد. یەک بەڵێن ئەوزام دوو بەڵێن جێبەجێ هەڵبژاردننی پارێزگای کەرکووک لەگەڵ گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک کە دەڵێ بە حیزبەکان ئازاد بن لە گەڕانەوەیان بۆ ئەوێ. دەنا یاسای نەوتوغاز دەرنەکرا، یاسای دادگای فیدراڵی، پرسی موچە چارەسەر نەکرا، مادەی 100 کە لە کارنامەی سوودانی تێدایە هیچی جێبەجێ نەکرا. یعنی ئەمانە دەیخۆی بێ خەڵک لەسەر ئەمانە محاسبەی حیزبە سیاسەکانی کوردستان بکە. تۆ ئەو بەڵێنانی کە داوتە بە تایبەتی حیزبی دەسەڵات چکە ئۆڤەر و ئیمکانیاتی زیاتری لەبەردەستایە. وابزان مامەسە عەلی باپیر ینی قسێکی لەو جۆرەی کرد لە هەولێرکە، هەر پێم سەیرە بانگە شەشەکەن ئەوان خەبەر ڕاستی. ینی حیزبی ئۆپۆزسیۆن یان کاندیدێکی سەربەخۆ بۆی هەیە لە ڕاستیە بڵێ من ئەواکەم و ئەواکەم و ئەواکەم، بەڵام تۆ لە دەسەڵاتای چێ ڕێگری لێگرتووی ئەوە بکەی باش چێ دەستی گرتووی. چەند خولەکێکمان مامۆستا سوپاس دەکەم سەبارەت بۆ کێشانی کە لە بینی هەرێم بەغدان کە هیچیان چارەسەر نەکراوە یاخود دەستور جێبەجێ نەکراوە، پەیوەندی بە پارتیویەتی و یاخود پرکی دەسەڵاتدارانی بەغداش لەم پرسە چۆن؟ کێشەکە لای من دووسەرەیە بەڕاستی، ینی هەم لە بەغا عەقڵێتێک هەیە کە شۆڤێنیە و دەمارگیری و شۆڤێنیەت گەڕاوەتەوە بۆ دواوە لەواتە ینی نەزعەکە تەساعودیە سەرکەوتووە و ئێستاش کە بە تایبەتی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنان ئەمە زیایی کردووە و زوعف و لاوازی هەرێم و کێشەکەڵە کە بۆکانی هەرێم و ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم ئەمەش هۆکارێکە کە بەغدا ئیستیغلالی زیاتری ئەم دۆخە بکە. لەبەرەوە بەشێکی پەیوەندی بە بەغاوە هەیە، بەشەکەی تری پەیوەندی بە پەیوەندی بە پارتیوێتی و دەسەڵاتی هەرێمەوە هەیە کە وای کرد کە ئێمە ئەم کێشانەمان خولێک بیسپێرین بە خولێکی تر، ڕێکەوتنێک بیسپێرین بە ڕێکەوتنێکی تر، حتی هەر لە سەردەمی پۆڵبەریمەرەوە بڕۆیان دەشتەکانی بکەن. توغاس لە 2007ەوە پرۆژەکەی هەیە تا هێستا بەڵێ دەرنەچووە. ئەو مەسەلەی موچێ ئەو مادەی 140 ئەوە ئەنجومەنی فێدراڵیە، ئەوە دادگای ئیتیحادیە، هەموو ئەم کێشانە هەن. ینی تۆ مانای بێ شروعی تۆ بن بۆ مەرجی تۆ بن بۆ چوونە ناو حکوومەت، ئەوە بیکەیە ئیتیفاقێکی کۆنکرێتی بەم مەرجە من لەگەڵ تا بەشدارە بم، وەگەرنا من نامە ناو حکوومەتەکەتوانێت. ئەوەی کە زیاتر مامۆستا خەڵک چاوی مەسەلەی موچێ ئێستاویش چارەسەر نەکراوە. ئێستا لەو ڕۆژاندا خوبات تاڵەبانی خۆی دانی پێدان دەڵێ لە کۆتایی ساڵ سەرهەڵداتەوە. سەرەنگە ئەم ساڵیش لە بەردەمەوە دابین کە موچە بخورێت. ینی ئەمە کاک ینی ئەمە بە واقعی قسە بکەین، خۆی مام قسانە ناخۆشەیەکین، بەڵام تۆ بە واقعی ئەم شەو 11 ئێمە هێشتا 4 موچەمان ماوە ساڵی دووە، ینی تۆ پێ دوایە لە 2 مانگە 4 موچە بدرێ، شتیوا لەکوێ هەبێ لە دنیاە چۆن 4 موچە ئادرێت؟ نادرێ کاکە، ئەمە حەقیقەتێکە لە ڕاستیە.
ینی کە دەسەڵاتدارانی هەرێم ئەیانتوانی من لە بەرنامەیەکی کەم قسەم کرد مەسەن تۆ ناڵی من لیستی موچەی مانگی نۆشم نردووە هیدەشم نردووە بۆ لەگەڵ لیستی موچەیە 120 میلیارەکەش تەسلیم ناکەی میزان ڕاجعەکەش نانێری هۆکارەکەش یعنی بە من بڵێ نیتە یعنی تۆ داهات وەرکۆکێتەوە ڕۆژانە لە هەرێمە داهاتت هەیە داهاتی ناوخۆت هەیە بۆ ناینێریت لە ڕاستیە یان بڵێ حکوومەتی عراقی بە مقاسە بۆ منی بنێرە کاکە ئەوەی کە هەیە 954 میلیارە نێری تۆ ئەو 120 میلیارم لێ قەتعکە لە ڕاستی ئەوەکەی تری بنێرە خۆم پڕێکەمەوانێ پێ دوێ ساڵێکی موچە بخۆ ساڵی ڕابردوو بەداخەوە ینی بەدڵنیایەوە ینی خۆمە من شتێک نەبێت لەسەر زمان بەڵام حەقیقەتە واقعەکە ئەومان پێڵێ چکە ئاسان نییە لە 2 مانگە 4 موچە بدرێ یەک دووەم ئەم پەرلەمانە تەشکیل بوونەکەی هەموو یەگاتە نزیکەی سەرەتای ساڵی تازە ئەنجامەکان پەسەند دەکرێ و دواتر گفتوگۆکان دەست پێکا و ئێچێتەوە ساڵی تازە لەواتە پەرلەمانی تازە ئقراری بودجەی ساڵی 2026 هەش بێ بڵین بودجە ساڵی ئەگەر تشکیل ئەو کێشانە لە ڕاستیە بەڵام هەچۆنی بە بەغا شتانە لەوێ ئاساییتر و نۆرمالترەکە حەکیمیانی چکەوان بە درێژایی ئەو ماوەیە یاسای بودجە هەبووە ساڵێک نەبێ ینی پێم وایە ساڵێک دوان نەبێ بۆ 2022 2 ساڵە هەموو ئەو ماوەیە بەڵام ئەوکیتر بودجە هەر هەبوو چکە و دەوڵەتە و قەرز زەکات لە دەرەوە بە ڕسمی و خاوەنی سیادەیە جیاوازە لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەمە بەستاوەتەوە چارەسەرکردنی هەموو ئەم کێشاوە بەستراوەتەوە بە دووشتەوە چەند نوێنەرەکانی ئێمە بەقوتن لەوێ هی هەموو هێزە سیاسیەکان و چەند گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا کە لە داهاتوە دێتە گۆڕێت لە ڕاستیە پێداگرە لەسەر ئەو کێشانە پێداگر نەک بڕوا بۆ لە پێناوی دەستکەوت و پۆستێکە بڕوا هەموو ئەو کێشانە بخاتەوە سەر ڕەفەکانی بچینەوە چوارکولەکمان مامۆسای خۆشویست مەسەر پێکنێنانی حکوومەت سەرنج چی بووە پەرلەمانیش قسەت کرد کە ساڵێک تێپەڕی و پێک نهاتوە ئەو کارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە عیبێکی زۆر گەورەیە هۆکاری سەرەکی ئەوەیەکە ئەم دوو هێزە بەرپرسیارانە مامەڵە ناکرد هۆکاری سەری حەز بە بەرپرسیارەتی ناکرد دەوڵەتداری و حکومداری یعنی بەرپرسیارەتی یعنی شعور بە مەسئولیت ئەوان شعور بە مەسئولیت یان نییە بەرامبەر بە مێژووی گەلی کوردستان بە ئێستای 6 میلیۆن هاوڵاتی هەرێمی کوردستان بەرامبەر بە ئەم جیلە نوێیە کە پێوترێت گەنج بەرامبەر بە خەونەکان من لەدا هاتووە ئیشەکان لە بەرەڕوە هەر یەکە دوو زۆنی هەیە ئەم دوو زۆنەکە لە 96ەوە کێشراوە 96ەوە کە تورکیا و ئێران وتیان ئەمە حدودەکانتانە تا لەشکری هەردوو وڵاتەکە تەدەخولی کرد لە ڕێوانەوە هەردوو وڵاتەکە لە تانەوە هەشت بینیمانی ئەمە تەدەخولی هێزە ئیقلیمیەکان دوو زۆن هەیە لە ڕاستیە ئەم دوو زۆنە ئیشیان لە بەرەڕوە هەر یەکە لە زۆنی خۆیان داهاتی خۆی کۆکاتەوە و حکوومەتی هەیە و تا ئەم نەفرەتە لە ڕاستە کە پێوترێت چۆن دروشمی کوردایەتی بە خەڵک دەفرۆشن کەسێک کە نیشتیمانی خۆش بوێ کوردستانی خۆش بوێ دزی لێ دەکات تاڵانی لێ دەکات دەیکاتە دوو زۆن کاکە حەکیمجا ئەو دروشمانە هەموو بوون بە بڵقی سەر ئاو مەڵقی سەر ئاو هەمووی بۆتە بڵقی سەر ئاو یعنی کوردایەتی لە سەنگی زۆر تێ لەگەڵ خەڵکی پێشمەرگەی دێرین کۆن کاک حەکیم لەسەر ئەرزی واقع و لە سەنگی مەحەکە هەموو ئەو دروشمانە بەتاڵ بوونەوانە ئینسانی نیشتیمان پەروەر و کورتپەروەر ئازاری میلەتەکەی خۆی نادا ئینسانی نیشتیمان بەسوەر ئێمە بۆ نان و ئازادی کردمان ئازادیەکە ناخاتە ژێر پرسیارەوە ئەوەی کە لە دژی تۆ بێ لە ڕاستیە دەست بنیتە بینەقاقا نانەکەش چۆنە بەستی بە تەسکێ حیزبیەوانێ چۆن منەتێک بەسەر هاوڵاتیەکێ مۆزەفێکاکەی بڵێ ئەڵێ مەعاشەکە من بۆم دابین کردووی شەهیدانەکەی حیزبەکەی منە کوڕەکەی خوێنی بەخشیوە خوێنی بەخشیوە ئێوە مناڵەکانتان هێخەی کراسەکانیشان عەرەقی نەکردووە کە ئەو ئازیزترین ڕۆڵەی خۆی بە کوش داوە تۆ یعنی نیشتیمان پەروەر شتی واکە نیشتیمان پەروەر گەنجی خۆی ناومێ دەکا کاکەوە لە حساب کە لەم 2 ساڵەیە 10,000 کەس زیاتر تەعین بۆ لە منزومەی سەربازی بۆ نایام 10,000 کەسە 10,000 گەنجی خریجی زانکۆ پێی مانگیەکی 500 دینار 500,000یان باتێ بێ ئەو پارچی هەواری شارە ئەو شاخانی گۆیژە دارستانەکانی کوردستان 500,000 بەرێ بە گەنجێک ئامادەی ڕۆژتایوارە درەختێکە بۆ ئەودا ئێستا گەنجی قڕبەسەر بە 400,000 دینار لە ناو کۆمپانیا و کەتی تایبەت
400 و کەمتر 400,000 لە ڕاستە ئەی بۆ هێزی سەربازی بۆ هەتا بە سەرۆکیەتی دێک بەس بۆ فیرعونەکانی هەولێر هەیە و دامەزرانە بۆ فیرعونەکانی ئێرە شوێنی نزیکەوە هەردوو لە هەردوو لایە کاگە ینی جیاوازیەکە ینی هەردوو حیزبەکە لە ژێر قەڵەم ڕەوی خۆیانە وەک یەکن لە هەموو ئەوانی کە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە بە گلدانەوەی داهاتەوە هەیە بە دزینی سامانی گشتی هەوەیە بە سەپاندنی هێزی سەربازیەوە خۆزگە یەکێک لەم دوو هێزە لەوەی تر بە تەواوی جیاواز بووە بۆی خەڵکی کوردستان پشتیوانی کردایە یەکلایی کردایەتەوانێ ینی فەرم و تۆ باەکێتی لەم سنووری خۆیان داهاتەکانی خۆی بە شەفافانە کۆ کاتەوە بڵێ ئەمەنە داهاتی منە ینی لە کوردستانە ئەو مفارقەیە کاک حەکیم معقولە حکوومەت قاسەکەی هیچی تیانێ بەڵام حیزب دەوڵەمەندە معقولە هاوڵاتی و گەنج هیچ لە باخەڵیانێ بەڵام بەرپرسی حیزب و بنەماڵەکانی حیزب و لێپرسراوان و دەیڕۆژوەکان سەیری سەروەت و ژیان و ئۆتۆمبیل و خانوبەرە و گەشت و پاساپۆرت و جنسیە و شتی ئەمام گیانی مفارقەکە زۆرە ئەگەر هەژارنیە بێ هەموو هەژار بین ئەگەر ئێمە 32 میلیارد دینار قەرزاری 32 میلیارد دلار بەڵێ قەرزانی ئەی بۆ بەرپرسانەوە دیار نییە بۆ بە ژیانی ئەوانەوە دیار نییە بۆ شەخص بەرپرس و شەخص حیزب دەوڵەمە نەبن ئەوسیانە بەڵام لەو لاوە هاوڵاتی ڕۆژ بە ڕۆژ لە ژیانی بەرەکو لە مەرجێ ڕاست سپاس دەکەین بەو پۆستیان دەنگێکی باش بێنێ بە تایبەتی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و هێزە ئۆپۆسیۆنەکان و دوو کاندیدی سەربەخۆشن لە هەولێر و سلێمانی بەیوەدای ئەوان سپاس دەکەین سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ